أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. قەومی لووط یەکێک بوو لەو گەلانەی کە لە ئاوایەکانی سەدوم و عەموڕە ژیانیان بەسەر ئەبرد کە ئەکەوێتە باشووری دەریای مردوو لەناو ئەردەن و لەسەر حدود و کۆتایی فەلەستین. ئەم گەلە خوا جەلە جەلالوه لە دە سوورەتی قورئانە باسییانەکە، لە سوورەتی ئەعراف و هود و حیجر، سوورەتی ئەنبیا و شوعەرا و نەمل، سوورەتی عنکەبوت و صافات و قەمەر و تەحریم. کاتێکە لە خزمەت قورئانە ئەوەستیت صفاتی ئەم قەومە ئەبینی خوای گەورە لە شوێنێکە بە قەومێکی مسرف ناویان ئەبا، لە شوێنێکە ئەفەرمێ ئینەهم کانوا قەومە سەوء فاسقین، ئەوانە قەومێکی زۆر خراپ و فاسق بوون. لە شوێنێتر ئەفەرمێ بەل ئەنتم قەوم عادون، لە حەدی خۆتان تەجاوزتان کردووە. لە شوێنێکتر بەل ئەنتم قەوم تەجهەلون، جاهلن، جەهالەت بەرپا ئەکەن، خۆتان جاهل ئەکەن. لە شوێنێکا بە قەومی مفسید ناویان ئەبا، نەک فاسد. فاسد ئەوەیە خۆی خراپ بێ، مفسید ئەوەیە خەڵکی تر خراپ بکە. ئەفەرمێ رەبی انصرنی على القوم المفسدین. بە ظالم ناویان ئەبا، ئەفەرمێ ئین ئەهلەها کانوا ظالمین. کاتێ باسی ئاوای سەدوومەکە قەومەکە و گەلەکە گەلێکی ظالم بوون. صفاتی ئەم قەومە صفاتی زۆر خراپیان هەبوو. رب العالمین صفاتەکانی بۆ ئێمە بەیان ئەکات. پیسترین صفەتیان بریتی بوو لە نێربازی. ڕێگریان لە هەموو کەسێک ئەکە کە بەلای ئاوایەکەیانە تێپەڕێ. ئەگەر کەسێک بەلای نادی ئەوانە و بەلای شوێنی دانیشتنی ئەوانە تێپەڕایە بەردیان تێ ئەگرت، گاڵتەیان پێ ئەکرد، فیکەیان لێ ئەدا، شەڕەکۆتر و کەڵەشێر و شەڕەسەگ و شەڕەبەرانیان ئەکرد. أفرمي ولوطا إذ قال لقومه إنكم لتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين. لوط عليه السلام بيوتن إيوة قومك فاحشيك أكن كردويك خرابي واكن هیچ کەسێک لە پێش ئێوە گەلانی تر ئەم کردەوە قێزەونەی نێربازیان نەکردووە. أئنكم لتأتون الرجال وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر. ئێوە نێربازی ئەکەن، ڕێ بە خەڵک ئەبڕن، لە ناو نادی و شوێنی کۆبوونەوەتانە منکەر ئەکەن. زانایان زۆر لەسەر ئەم وتأتون في ناديكم المنكر ڕەئی جیاوازیان هەیە. ئەفەرمون بە ئاشکرا لە ناو نادی و شوێنی دانیشتنیانە نێربازیان نەکرد. وتقطعون السبيل، هەندێک لە مفەسرین ئەفەرمون تعدایان ئەکرد لەسەر کەسی ڕێبوار بە زۆر. ئەمانە ئاڵای نێربازیان هەڵکردبوو. بەناوی ئەوەی ئەمە خصوصیەتی خۆیانە،
بێئاگا و بێعەقڵەوەی کە خوا جەلە جەلالوه مرۆڤی چۆن خەڵق کردو بۆ چ شتێک بەرنامەی بۆ داڕێژاوە. ئەگەر کەسی موسڵمان بە دڵی ئیمانەوە سێری هێلکەی قازێک بکات، ئەم قازە پێش ئەوەی لەدایک بێ، پێش ئەوەی لەناو ئەم هێلکەیە بێتە دەرەوە، سیرەکەی هەموو شتێکی بۆ دابین کراوە، ژیانی ئەم لە هەموو حیاتیان تەحدید کراوە. قاچەکانی بینی پەنجەکانی گیراوە بۆی هەندێک جار لەناو ئاوا سەوڵ لێ بدا، پشتی چەوری تایە و زوو بە دەنووکی چەورەکە بڵاوەکاتەوە بۆی پەڕەکانی تەڕ نەبێ. هەموو یاساکانی ژیانی، شێوازی خواردنی، دانەکانی هەر هەمووی لە بینەکانە کە لەبەری گەورە هەیە بۆی ئەگەر شتێکی لەناو ئاوا گرت ئاوەکە لەم لەولاوە دەرچێت. بینەما مریشێک بۆ شێوازە نییە. رب العالمین ئینسان چۆن ئاژەڵێک ئەبەم شێوازە وردەکاریە بۆ ژیانی خۆی هەموو شتێکی بۆ دابینەکە، مرۆڤیش بە هەمان شێواز. ئایا مرۆڤ خۆی خاوەنی خۆیەتی یا خوا خاوەنێتی؟ یەکێک لەو فکرە پیس و چەپەڵەی مولحیدەکان بڵاوی ئەکەنەوە ئەوەیە کە مرۆڤ خۆی خاوەنی خۆیەتی. نەخێر، بۆیە هەموو ئینسانیەت کۆکن لەسەرەوەی مرۆڤ نابێ خۆی بکوژێ، چونکە خۆی خاوەنی خۆی نییە. ئەگەر خۆی کوشت رب العالمین عقوبەی زۆر توندی ئەدا. بە هەمان شێواز هەموو ئەو یاسانەی کە خوا لە لاشەی مرۆڤ دایناوە کاریشی بۆ تەسهیل کردووە، ئاسانی بۆ کرد. ئەکرێ ئینسان بەلووتنان بخوا، ئەکرێ هەموو ئەو شتێکی ئەیخوا شەربە دەخوا بەلووت بیخواتەوە، بەڵام کەس نابینی بڵێ ئەمە تایبەتمەندی خۆمە حەزەکەم بەلووت بیخۆمەوە، چونکە ئەزانێ خوا دەمی دروست کردووە بۆ خواردن. بە هەمان شێواز داوێن و عەورەتیش رب العالمین بەڕەها دروستی نەکردووە. جارێک لەگەڵ دکتۆرێکی مولحیدا لەسەر ئەم بابەتە قسەمە کرد. ئەی زۆر ئاساییە خصوصیەتی ئینسان. وتم من تەحەدا دەکەم لە یەک خاڵە، ئایا کاتێک کە لەگەڵ کەسێک لەگەڵ ئافرەتێکە جووتە بێ، ئایا پێویستی بە هیچ وەسیلەیەکی تەڕکردن هەیە بەکاری بێنێ؟ خوا خۆی ئەو ئافرەتەی وا خەڵق کردووە داوێنی تەڕە بێت. ئەی تۆ چی ئەەکەی بۆ کەسێکی تر؟ لە دواوە چی ئەەکەی بۆ کەسێک؟ تی ئەنواع وەسائل هەیە بەکاری بێنم. تو وەسائلێک کە هیچ زەمانێک نییە بۆ پاراستنی حیاتی ئینسان. ئەمەی کە رب العالمین تەحدیدی کردووە بۆ ئینسانەکان، بەیانی کردووە لە مەسئلەی جنسی ئینسان و تەنظیمی جنسی ئینسان، ئەمە موافقی فیطرەتی ئینسان و شەریعەت و عەقڵی مرۆڤایەتی. ئەگەر عەقڵی کامڵ کارا بێ بە حەیاتی نێربازی دروست نابێ. ئەمڕۆ لە جیهانە پێی ئەودرێ ڕەگەزبازی یا شزوزی جنسی یا زۆرێک لەم بابەتانە کەسی موسڵمانە بێ هوشیار بێ. ئەو عقوبەی کە خوا جەلە جەلالوه داینا بۆ قەومی لووط، هیچ گەلێکی تر ئاوا عقوبە نەدراوە، هیچ قەومێکی تر ئاوا خوا سزای نەداوە. بزانین سزاکانیان چەند سەخت و توندە، چونکە مەسەلەی نێربازی شەڕکردنە لەگەڵ خوایە جەلە جەلالوه. ئەفەرمێ ولقد راودوه عن ضيفه فطمسنا أعينهم فذوقوا عذابي ونذر. ویسیان میوانەکان کە مەلائکەت بوون، میوانی لوط عليه السلام، ویسیان زیادە ڕێی بکەن لە حەقیانە، زۆریان هێناوە بۆ سەیدنا لوط. رب العالمین ئەفەرمێ فطمسنا أعينهم، چاومان کوێر کردن. نێ نەزانی پێش و پاشی چاویان، پێش و پاشی سەریان لەکوێیە. ضربەیەکی وهیان بەرکەوتە. مە عقوبەی یەکەم. عقوبەی دووەم فأخذتهم الصيحة مشرقين، ئەوە سەر لە ئێوارە چاویان کوێر بوو، بەرەبەیان قیژە و نرکە و هاوارێک گوێ کاس کردن، وڕی کردن. لەگەڵ ئەما فجعلنا عاليها سافلها، ئەم لادەیە کە ئەم پیسی و خەباثەتەیان ئەکرد و نێربازیان ئەکرد بەرزمان کردنەوە، بەعەکسەوە دامان بە زەویە. جبرائیل عليه السلام وەکو لە ڕیوایەتێکە هاتووە، دەستی کردە بنی ئەم لادەیە بەرزی کردەوە، هەڵی گێڕایەوە و کوتایەوە بە عەرزە. ئینجا لە دوای ئەمەشەوە رب العالمین احتیمال یەکێک لەمانە لەژێر ئەم زیلزالە بە قووەتە دەرچێ. ئەفەرمێ چی؟ وأمطرنا عليهم حجارة من سجيل. ئێمە کۆمەڵێ بەردی ئاگراوی سووربۆ بە ئاگر ناردمان کوتامان بەسەر سەریانە،
بەسەر ئەم لادەیە هەتاوکو بتوێنەوە تێ کە هەندێک ئێستا لە دیڕاسات هەندێک لەو ئێسک و پروسکانە ئەبینن ئەدۆزنەوە سێرەکە ناوەوەی ئێسکەکەش سوتاوە نەک دەرەوەی ناو کە ئێستا جیۆلۆجیەکان کاتێک کە ئەگەڕێن بە وردی دیراسە ئەکەن هەندێک لەو ئێسک و پروسکانە لە کەناری دەریای مردن هاتوان لە یوتیوب خۆتان سیرکەن کە ئەدۆزنەوە ئەسەری ئاگرێکی زۆر بە شدت بەسەریەوەیەتی قورسترین شوێنێک بۆ گۆگردێکی زۆر جیاواز لە هەموو جیهان بریتێ لە کەناری بەحری مەیت و دەریای مردن بیرکەرەوە ئەم هەموو عقوبەتە خوا جەل جەلالوه لەسەر ئەم فعلە پیسە بەسەر ئەم گەلادای ئەبارێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ڕوايەتێکە کە لە فەرمایشتێکە کە شعیب ئەڕناؤوت تحسینی کردو فەرموویەتی حەسەنە أفرمي لعن الله من عمل عمل قوم لوط لعنتي خوا نفريني خوا دور بي للرحمي خوا أو كسي كردوي قوم لوطك دور بي للرحمي خوا سيجار بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أم لعنتي دوباره كردو ورد دعاي زماني بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم چەند گیرایە لعنتك لو كسا دور بي للرحمي خوا كي لعنتي لبكا وما أرسلناك إلا رحمة للعالمين برحم ترين كسي سرزوي لعنتك لم بيران لم قوما للروايتك بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم ابن عباس ومن أجرته وأفرمي ومن وجدتموه يعمل عمل قوم لوط فاقتلوا الفاعل والمفعول به الباني تصحيح كرد أفرمي أجر بنيتان كسيك كردوي قوم لوط كرد فاعل ومفعول هردو كان أو كسي كاركي لقلا كراوة أو كسي كردويتي بهما شواز هردو كان بكوجن أجر دولة الإسلامية برقرار به هردو أم كسي حكم كان كشتنا ئێمەی ملەتی کورد پێویستمان بە هوشیارێکی زۆر گەورە ئەمڕۆ نەزانین ساڵەکانی پێشترە ئەبێت لە هەموو کاتە زیاتر چاوە کراوە بێ لەسەر مناڵەکانت زانایانی دەروون ناس ئەڵێن ئەو کەسانەی تووشی ئەم نەخۆشیە بەدە ئەبن زۆرینەی لە کاتی مڕاهەقەی مناڵیە تووشە بۆیە بێت چاوت کراوە بێ ئەم مۆبایل و شاشە ئەدەی بەدەست مناڵتەوە چاوە کراوە بێ تەسەور کە ئیعلانی وا پیسپیز یەتە سەر شاشەی مۆبایلی مناڵەکەت ڕای ئەکێشە لە بن چنگی تۆ دەری ئەهێنێ باوەک ساڵانی پێشوو ئەگەر ئێوارە ئەهات و دەرگای دائەخز ئیسراحەتی ئەکرد ئێستا هەتا بەیانی تۆ ئیسراحەتت نییە زۆر کەوتوومە ناڕەحەتترین کاتەکان بۆ پیاو ئەم زەمەنەیە لە هەموو ڕووەکانەوە زەخر لەسەر پیاوە ئەبێ بە معنای کەلیمە شانت هەڵگری ئەو قورسایە بێ ئەو ئەمانەتە بێ کە خوا لەسەر شانی تۆ دایناوە ئێمە لەم زەمەنی فتنە ئەبێ زۆر وریایانە مامەڵەکەین بە ئاشکرا ڕێکخراوی بۆ دروستەکرێ بە ئاشکرا ئاڵای بۆ هەڵەکرێ وڵاتان دەست بە سنگیانەوە ئەگرن چکە ئەمە ئیشی کێیە ئیشی یەهود و نەسارایە ئیشی بەرازخۆرە بەرازخۆر ئێمەی موسڵمان ئەبێ هوشیار بین هەموو بارانێک لە ئەوروپا تۆ لێرەوە چەتری بۆ هەڵ نەکەی ڕەحمەتی خوا لە هەژاری مکریانی بێ کاتێ باسی شوێعەتەکە ئەڵێ شوێعەکانی کوردستانی خۆمان ئەگەر بارانێ لە ڕووسیا ببارایە ئەمان لێرە چەتریان هەڵەکرد ئەڵێ یەکێک لەوانەیە کە گیراو لە شارە زوورە لە چێشتی مزێورە ئەفەرمێ پیانوت باشە تۆ بۆچی بووی بە شوێعی ئاخر ئەڵێ وتی وەڵڵاهی پیانوتم کچی چاوشینی ئەوێت بۆ هێنین من شوێ ناکەوتم ئینسانی موسڵمان ئەبێت چاوکراوە بێ هوشیار بێ لەم زەمەنی فەسادا ئەبێ بزانێت چۆن مامەڵە ئەکات لەگەڵ مناڵیە لەگەڵ دەوروبەریە گەنجی بەڕێزە بێ شەهامەت زۆر بەرز بێ کەسی موسڵمان بچووک نییە شەهامەتی خۆی بدۆڕێنێ لە پێناو شەهوەتێکی کاتی ئانیە کەسی موسڵمان شەهامەتی زۆر بەرزە عزەتی زۆر گەورەیە ئەم عزەتی لە عزەتی خواوە دەسەکەوێ چۆن خۆی زەلیل ئەکا لە بەردەم شەهوەتێکە کە ڕەب العالەمین ئەم قورسایە گەورە و ئەم عقوبە گەورانەیە سەردانا لە زەمانی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خالیدی کوڕی وەلید فەرمووی
نامەیەکی نووسی بۆ سەیدنا ئەبوبەکر فەرمووی کەسێکم گرتووە ينكح كما تنكح المرأة شون ئافرەت نیکاح کرێ ئەم پیاوەم بینی و لای بەحرا ئەوە نیکاح کرێ خەڵک سواری ئەبن چی لێ بکەم هەموو ئەصحابی کۆ کردەوە وتی ڕەئیتان هەموویان متفق بوون لەسەرەوەی ئەکوژرێ ئیمامی عەلی اقتراحی کرد فەرمووی من ڕەئیم ئەوەیە بیسووتێن لە پێش چاوی خەڵک سووتانیان لە پێش چاوی خەڵک عقوبەکەی ئەوەندە قورس ابن القيم رضا ورحمتي خوای لێبێ ئەفەرمێ گوناهێکتان پێ بڵێم لە قەتل گەورەتر لە کوفر بێتە خوارەوە بریتێ لەو گوناه لە دوای کوفر لە گوناهی کەبیرە هیچ گوناهێک نییە بە ئەندازی ئەوە گەورە بێ فەرمووی ليس في المعاصي مفسدة أعظم من مفسدة اللواط بەخوا لە ناو مەعاسیەکانە هیچ گوناهێک نییە بە ئەندازی لیوات مەفسەدەی زۆر بێ و خراپەکاری زۆر بێ وهي تلي الكفر وربما كانت أعظم من مفسدة القتل بدواي لجناها جوركان تسلسل جناها جوركان لدواي كفر لواط ده هند جار لواط زور جورة لقتل بويا لما سلي كشتن كسي بوكوجي احتمالي هي وليك عفويك بلام لما سلي لواطة هيج رأيك ندرا وتدسي ولي بلكو لشريعته حاكمي مسلمان برياد بكشتني درك بويا اما لم زمني فتنة ابي زور اقامان دي ام زمانك كافر بيدين نايا عقلي اما كاركا هول اداء شهوتي اما ابراسك وتصور ما كان كالام كفر اتباع كاني تصور كان ام ملتي اما تشن كنالي بيسي بد ايشي لسرك همانو نيمانو من بريكو تشرقايكي زور كرتو كتش بوي بتوين برنگاري ام شالا وقوري كافران بقرين جنگ لسر مالت اكري جنگ لسر منالت اكري خزانة تيك ادري ابي تشاو كيتو ابي بهزبي ابي نوت دا ندي لبردم ام فسادو ام بر الله يك الرؤكات الدولتان مسلمانان امانه يعني شهامتي جنجي ام نمنه امانه بريقيش مشاركاني امتي اسلامي هشتا لبيش تشاويانا ازانا ام امته هستا و عدالتي خوال سر زويا هم تثبيت اكا لو بري اوروبا ناهي الله ظلم بكري لو بري جهان نابي ظلم بكري اگر تو هستيتو امتي اسلامي ويا كافران هول ادن بهمو شواز لاوي اما فوتينن لاوي امش ابي زور هوشيار به زور عذاب زور خواني شهامت و كرامت به باوك ابي زور ازايانا كنترولي مالي خويكا چاويكي هزار چاو به حتى وكو دسي ام فاسدانا ببره خو ام فاسدانا لكل امتي اسلامي بخاطر خويا جان ليد أبارينا وليد ألالينا رحمته بزي خوت بكرمه مهرباني خوت رحمته بزي خوت بسرمانا ببارينا خوايا عفو وعافيتي خوت بسرمانا ببارينا يا إلهي لا وقنج كان من باريز راوكا يا إلهي داوال لي أكين لقناها كان بمن باريزا يا إلهي داوال لي أكين أمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم لفساد بباريزا يا إلهي داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزة باسم عظمت كرم مهرباني خوت بسرمانا ببارينا لجناهي خومن ودايكو باكمان مبورة يا رب العالمين خويا لجناهي خوشويستان من مبورة يا أكرم الأكرمين يا إلهي داول لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمة أم مسلمان نهات من تمالكيتو بخوا دسي زليلي برزناك وتنهابوتو نبي يا إلهي تقول شاهدي أما ركوعنا بن سجدنا بن تنها لبردمتو يا نبي دا يا إلهي دعاك أن نجيرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين إيمان دار وشوي سكا يوجا نوشي فر خرابكا يوجا فساد فر قوركا سرو زمينيو بريتياجا نيربازي
كأرونا بنامي شذوذ جنسي يا بنامي رقص بازي يا هرشي بشي أو دروس كريونا وبرش بندريو رخراوش بدروس كرياو دنيا پشگیریش کرو کافر یهود و نصارا و مجوز گر پشگیریش کرا اما مسلمان اینامه دل جنگ فره گورین جنگ و هوشیاری جنگ جستایی جنگ فره گوره ورامورو گرد و کافر و جیهانی که گرد پیو خریکنه پلاماروی امته ما چنی قصعه و پلامارش دریو امایش به همان چشن اشم لئیم الملاینه و هوشیاری بیمه زن می چش کرمه چنی معامله کرمه جگر کات زیاتر آرو واجب سر وشانه ما اشم فرض سر وشانه ما اشم اقام جزار الله کام ابو اقام جگنج کام ابو گنج برزکی اشم چمه کرا و شاپارز نج خرابکاری امام النووي رضا رحمه الله جونا ابو فرماو اگر گنج و زارله و مجبر کرده بو فرماو واجب سر تو چمل پارزنی ورش بشهوته وقطع قرد علماء نسروا أنا أشم شمال بارزني أقرب بشهوة وإمام النووي فرموا بشهوة جواجبات شمال بارزني شو مسلمان شهامتشان كرامتشان شو وش بارزنو وش بيسكام أتي جنگ جورنا كأمش كوتين من آرونا بس نزاني إيشاشان نشانة ثقافته والكوتي إنساني والله إيشاشة بأنا توي زيرك بكارج باري ياجي وشنا هرمانش بنكري نك هرمان البنكرو زار الله كبزاني ناتش مستوي وانا بباو مستوى ويج مراقبش كره متابعش كره چمي كرو سرج چوك اي زمنه ونيا بياكي استراحت كره ناراحت ترين وزمن كان في انيك بياكي وشامان حتى وكو رب العالمين اي فساد يسلم ولا برو نزيكا امتي اسلامي جاري وتر وربيزو اي كافر بيدينه دورغناوا اي فساد بيسي سر زمين بلاوش كراوا كوكريو برو بارگش بيچو دورغنوا چلما ورو اني خاسترين كس بيرور استيو امتي اكسنه جيسوش حاضر کرده بو اشم وريانا ما مالا كرمه چمه كرمه و چي زمننا چي فساده فرب ازانه مرد وران ورش گنج جوانا كر شهوت چي فركاتيو انين انسانا رحمة خواي ابن الجوزي بغدادي فرماو كسي عقل قد شهوة جموزو ولا عقليش دميري فرماو هرچي اجلكي هنه كنان ورا سرشا وزات شير وعورتيش دي قد دي كلا شيري بارا ورا سماويل ميو بارا ورا سماويل هرچي بچي بارا ورا سماويل بزانه غير سرشا گنو زمين كاتو واردن الا انسان نبو فرماوش سرج برزا وارده بيلا سرجمه إن نشانه أنا أشم عقل جوالي قرشي ويشنبو أشم عقل جوالي شهوتي شنبو ورو أنا إيفو كذا وشهوة آرويتي بطالة وملو أهل خاصي وخواناسي ودينداري وأخلاق برزي مناوة وميت كرو سباس وخواج كرو كمنطقة هورماني منطقة فرا باكا أشم هول دايما فرا باكتر راجيرش كرمي خوای دعوا و نکرم جگونه حکام وجبه جگونه آوتاتم وجبه بركة يوم جمل مارا وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمكم